بەڕێوەبەرێکی گشتی لە دیوانی چاودێری دارایی هەرێمی کوردستان کە ئامادە نەبوو ناوی ئاشکرا بکرێت بە زوومی ڕاگەیاند. دوێنێ لیژنە وزاریەکەی عێراق داواکارینامەیەکی بۆ ناردوین داوای کردووە لە نزیکترین کاتدا بە راپۆرتێک داهات و خەرجیەکانی حکومەتی هەرێمی کوردستانی بۆ بنێرن. ئێمەش ئێستا سەرقاڵی ئامادەکردنی راپۆرتەکەین. ئەو دەڵێت دەمانەوێت تاوەکو سەرەتای هەفتەی داهاتوو راپۆرتەکە ئامادە بکەین بە وردی و بە ژمارە و زانیاری داهات هەرێمی کوردستان و سەرچاوەکانیشی دەخەینە ڕوو. هەروەها خەرجیەکان و ئەو سێکتەرانەی مانگانە وەزارەتی دارایی پارەیان بۆ تەرخان دەکات لە راپۆرتەکەدا ئاماژەی پێ دەکەین. بەڕێوەبەرە گشتیەکەی دیوانی چاودێری دارایی دەڵێت لیژنە وزاریەکە بۆی نووسیوین زانیاری دروست هاوکاریمان دەکات بۆ سەرکەوتنی کارەکانمان و ئەو ئەرکەی پێمان سپێردراوە بۆ چارەسەری کێشەی موچەی کوردستان. سەبارەت بە موچەی کوردستان ڕاوێژکاری یاساییی نیشتیمانی عێراق ڕایگەیاند سوودانی جددیە لەسەر چارەسەرکردنی کێشەی موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان و چاوەڕێی کارەکانی لیژنە وزاریەکەیە. قاسم عەرەزی ڕاوێژکاری یاساییی نیشتیمانی عێراق لە کاتی سەردانی بۆ مەزاری مەلا مستەفا بارزانی بە میدیاکانی پارتی ڕاگەیاند لەسەر ڕاستپاردەی محەممەد شیع سوودانی سەرۆکوەزیران بۆ گفتوگۆی چەند پرسێک هاتوۆتە هەرێمی کوردستان و لەگەڵ بەرپرسانی هەرێمی کوردستان کۆبۆتەوە. دەیانەوێت بە گوێرەی دەستور و یاساکان ڕێگە چارەیەکی جددی بۆ چارەسەری کێشەکان بدۆزرێتەوە. عەرەزی دەڵێت وەک حکومەتی عێراق و بە تایبەت محەممەد شیع سوودانی تورە لەسەر ئەوەی کێشەکان چارەسەر بکرێت کە سەرەکی ترینیان کێشەی موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستانە کە لە ڕێگەی لیژنە وزاریە باڵاکەوە بە زووترین کات چارەسەر بکرێت. بەرپرسێکی باڵا لە وەزارەتی دارایی هەرێمی کوردستان بە زوومی ڕاگەیاند تاوەکو ئەمڕۆ نزیکەی 350 ملیارد دینار لە خەزێنەی وەزارەتی دارایی هەیە. ئەمە ناکاتە نیوەی پارەی پێویست بۆ دابەشکردنی موچەی مانگێکی فەرمانبەران. زووم لێی پرسی ئەگەر لە حاڵەتێکدا بەغداد موچەی نەنار پلانتان چییە؟ چۆن موچە دابەش دەکەن؟ لە وەڵامدا ئەو گوتی سەرەتای مانجی هەشت مانجی داهاتوو دەتوانین موچەیەک بە لێبڕینەوە دابەش بکەین. لێبڕینەکە بە شێوەیەک بێت لە نیو موچە زیاتر بێت. هەرچەندە جارێ هیچ فەرمانێکمان لە ئەنجومەنی وەزیرانی هەرێمی کوردستانەوە بۆ نەهاتووە چی بکەین و ڕێژەی لێبڕینەکە چەند بێت. بەڵام ئەمە یەکێکە لەو بژاردانەی هەن ئەگەر هەولێر و بەغداد تا ئەو کاتە ڕێک نەکەون. سەرچاوەکە دەڵێت ڕێو شوێنی پێویستمان بۆ کەمکردنەوەی خەرجە ناپێویستەکان گرتۆتە بەر. ئەمە شوای کردووە داهاتێکی زیاتر بۆ خەزێنەی گشتی بگەڕێتەوە. بەڵام کێشەیەکی دیکە هاتۆتە پێش ئەویش کەمبوونەوەی داهاتی دەواازە سنووریەکان و داهاتی باجە ئێستا بەراورد بە دوومانجی ڕابردوو بۆ نیوە کەم بۆت. ڕۆژانی یەکشەمە و دووشەمەی داهاتوو دادگای باڵای فیدراڵی دادبینی بۆ 4 سکاڵای تایبەت بە هەرێمی کوردستان دەکات لەبارەی موچەی فەرمانبەران و هەڵوەشاندنەوەی خولی شەشەمی پەرلەمانی کوردستان. بە گوێرەی کارنامەی دانیشتەکانی دادگای باڵای فیدراڵی ڕۆژی یەکشەمە دادبینی بۆ 2 سکاڵای تایبەت بە هەڵوەشاندنەوەی خولی شەشەمی پەرلەمانی هەرێمی کوردستان دەکرێت کە لەلایەن فراکسیۆنەکانی نەوەی نوێ لە پەرلەمانی کوردستان و عێراق و عومەر گوڵپی کاندیدی دەرچوو بۆ خولی شەشەمی پەرلەمانی کوردستان تۆمار کراوە. ئەو 2 سکاڵایی یەکشەمە دادبینیان بۆ دەکرێت لە ڕۆژی هەفتی ئەم مانگە دواخرا. تیاندا داوا کراوە دادگای فیدراڵی بڕیاری هەڵوەشاندنەوەی خولی شەشەمی پەرلەمانی کوردستان بدات. هەروەها داواش لە کۆمیسیۆنی سربەخۆی هەڵبژارنەکان کراوە هەتا ئامادەکاری بکات بۆ ئەنجامدانەوەی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان لە زووترین کات. ئاوکات ئەو 2 سکاڵای دیکە کە لە ڕۆژی دووشەممە دادبینیان بۆ دەکرێت تایبەتن بە موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان کە لە سکاڵاکەیاندا داوا لە دادگای فیدراڵی کراوە فەرمانی وەلایی بۆ خەرجکردنی موچە دەربکات.
هەروەها لە سکاڵاکەی دیکەشدا داوا کراوە موچەی فەرمانبەران تێکەڵ بە کێشە سیاسیەکانی نێوان حکوومەتی عێراق وەرێمی کوردستان نەکرێت و لە کاتی خۆیدا موچە بنێردرێت. کاتێک وا بڵاوکرایەوە ئەمڕۆ دادگای فیدراڵی دووشەمەی داهاتوو دانیشتن سەبارەت بە دەرکردنی فەرمانە وەلاییەکە دەردەکات. پرسیاری ئەوە کرا هەموو چواردەی تەمووزێک لە عێراق شووی فەرمیە، بەڵام ئەم ساڵ شووی فەرمینیە لە عێراق و یاساکە گۆڕاوە. دووشەمەی داهاتوو کە بڕیارە دادگای فیدراڵی دادبینی بۆ سکاڵایەکی تایبەت بە موچەی هەرێمی کوردستان بکات. چواردەی تەمووزە وەکو دەزانن ئەم ڕۆژە ماوەی 67 ساڵە لای عێراقیەکان پشووە. ساڵڕۆژی گۆڕانکاریە لە سیستەمی پاشایەتیەوە بۆ سیستەمی کۆماری. ساڵی ڕابردوو لە 22 مانجی 5 پەرلەمانی عێراق یاسای پشوەکانی پەسەند کرد بۆ یەکەم جار ئەم ڕۆژەی لە خشتەی پشوەکان دەرکرد. واتە چی دیکە چواردەی تەمووز پشوو نییە و دەوامی فەرمیە لە تەواوی دامەزراوەکان. دادگای فیدراڵیش وەکو هەر دامەزراوەیەکی دیکەی فەرمی لە عێراق دانیشتەکانی خۆی دەکات. بە گوێرەی ئەو کارنامەی بڵاوی کردوتەوە دادبینی بۆ سکاڵاکە دەکات ڕەنگە بڕیار بدات ڕەنجیشە دوای بخات، بەڵام دانیشتەکە ساز دەکرێت و هیچ شوویەک لە ئارادا نییە. چواردەی تەمووزی 1950 ژمارەیەک ئەفسەری سوپا بە ناوی ئەفسەرانی ئازادی خواست کودەتای سەربازیان بەسەر سیستەمی پاشایەتیدا کرد. مەلیک فەیسەڵی دووەم و بەرپرسانی باڵای حکومەتەکان کوشت، سیستەمیان بۆ کۆماری گۆڕن. لەو ڕۆژەوە تا 2003 سوپا حکمی عێراقی دەکرد. تا ساڵی ڕابردووش یادی ئەم ڕۆژە دەکرایەوە و لە تەواوی دامەزراوەکان پشوو بوو، بەڵام دوای پەسەندکردنی یاسای پشوە فەرمیەکان چی دیکە یادی ئەم ڕۆژە کرێتەوە. جیاواز لە عێراق بە گوێرەی ژمێری پشوە فەرمیەکانی حکومەتی هەرێمی کوردستان چواردەی تەمووز دووشەمەی داهاتوو لە هەرێمی کوردستان لە سەرجەم دامەزراوە فەرمیەکان شووی فەرمیە. شووی فەرمیە بەبوونەی هەمان بۆنەوە، بەڵام هێشتا ڕوون نەبووتەوە ئایا لە هەرێمی کوردستان بە بڕیارێک دووشەممە پشوەکە هەڵدەوەشێت و یاخودنا، بەڵام بە گوێرەی ڕۆژمێر کە حکومەتی هەرێمی کوردستان هەموو کاتێک کاری پێ دەکات و تا ئێستاش کاری پێ دەکات چواردەی تەمووز لە هەرێمی کوردستان پشوە، بەڵام